شنیار خوشی دلێرە قوتابی زانکۆیە ماڵیان لە دەرەوەی هەولێرە ئەمڕۆ بیری چووە پارە لەگەڵ خۆی بێنێت. تەلەفۆنی بۆ باوکم کەم. باوکە دیسانەوە تەلەفۆنەکەی داخستەوە. ئەی دلێر دلێر چاوتۆکەی تەلەفۆنی جواب باوەتەوە ئاخر دلێر جواب بەرەوە. جاکەی تەلەفۆنە جواب باوەتەوە دلێر. ئەخ دلێر ئەخ. ئەلۆ ها شنیار ئەلو دلێریان چۆنی؟ چی بە قوربان؟ دلێریان ئەوە لە دەوام تاو بوومی بە دوامە بە قوربان. دەوام؟ من چ بکەم؟ کچیشم هەیە من ناتوانم بێمە دوود. ئەرە ئیشی چی و هەیە دلێر؟ کچی وەڵا من مەشغوڵم ئیشم هەیە شنیار تەلەفۆنە بابم بکەم. دلێر یان هیچ پارەم پێ نییە بە قوربان ئەی من چۆن بڕۆمەوە بۆ ماڵەوە؟ بە پێیان بچەوە گەرنا. من چۆن بە پێگەمەوە بۆ ماڵەوە آخر نازانی چەند دوورە ماڵی ئێمە؟ کچێ بە پێیان بڕۆ بەندێک زایفیش بدەی. دەلا چۆت خوا هەر لە قسەی خۆ ناکەوی من ئێستا چۆن بڕۆمەوە آخر؟ قەپات کە قەپات ئیشم هەیە وازم لێ بینە شنیار. دەی دەی خواحافیز یێڵە تەلەفۆن نەکەیەوە. براکەی لە جیاتی ئەوەی بێت و خوشکەکەی بباتە ماڵەوە کەچی بەداخەوە هەر بە دوای هەوە و هەوەسی خۆیەتی. چۆنی دڵەکەم من دڵی تۆ نیم احترامی خۆ بگرە. خەڵەکەم بۆ خۆت عاجز دەکەی هەر غەریبیم کردی حەزم کرد قسەر لەگەڵ بکەم بتبینم. کاک دلێر تکایە وازم لێ بێنە. یەکچی بە قوربانت بمدا و کاکەی لادا ئەرێ دەبەستە کاک دلێر ئەمە چەند لە مێژە لە دووتیومە چەند لە مێژە شێت و شەیدایتی و بوومە پێم مەڵێ کاک دلێر هەر بڵێ دلێر کچێ وەڵا عاشقت بووم کچێوە ئەمە نەوەل و ماوەی چەندە چێت چاوم لەسەرتووە بڕبواتەوی خەو و خۆراکم نەمایە لە پەرتوو بەدەم ڕێوە هەر دەستم دەڕۆم کە دەنوم یعنی هەر دەڵێم هەیان 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 خۆشم دەوی بە قورعان شێتت بوومە دڵم مەشێنە وەرە با بتگەێنمەوە. تۆ بەخوایە تۆ باسی چیەکەی من تۆ چی منی دەتا من لەگەڵ تۆ یا بمگەێنیتەوە ماڵەوە تکات لێ یەکەم کاک دلێر لێرە بڕۆ ئێستا باوکم یە تووشی کێشا بم تکات لێ یەکەم. وا بەزمە لە کاک دلێر باشە ئەگەر لەگەڵیشم نایەوە ژمارەکەتم لۆ بنووسە غەریبیت دەکەم زۆر. قوربانت بم. ئەو ژمارە خۆتە؟ بەڵە. باشە شوێ تەلەفۆن دۆ دەکەم باش؟ باشە بڕۆ بەس بڕۆ. بای بای. بڕۆ باوکم یەت. خۆشم دەوێ. هەیان I love you خۆشم دەوێ. بەخێر بێی جانە. زۆر سپاس مامۆستاگیان مەمنون. سەلامت بێت. بژیت. وەزعت کووە؟ وەڵا باشم. باشە ئینشاءالله. مۆلۆ دایدەخۆ.
شنیە لۆ جواب نادەیەوە چ بووە مشکلەیە؟ وڵی هیچ نییە ئەو دلێری برامە تەلەفۆنەکەت ئەلو دلێریان ئەوە تەلەفۆنی قەپات دەکەیە دەچێن دەری لەگەڵ مامۆستا دارایەم وڵە مامۆستا هەر مامۆستا مابوو مامۆستا کێ دەچێن دەری مامۆستا ئێرە کوێیە؟ عەدالەیە لە عەدالەین دلێریان لە چێن دەری زادەی عەدالە کچێت دەکەی لە زادەی عەدالە ئەمە کام ئەڵمان لەوێن دەرا ئەخر مامۆستا وتی یەچم بە دوای کوڕەکەمە لەبەر ئەوە شنیان هەر ئێستا سارەکەی ڕاگرە زوو لەگەر تو مەخ زیاد قسەی مەکە و سارێ ڕاگرە چەرفلاش بکەوە هاتم باشە گیان مامۆستا گیان ئەگە زەحمەت دەبێ ڕایگریت لۆ ئەخر دلێری برامێت بە دوامە ڕایگرە تۆ تو ئازیەتی مە دەمام دەت بەمەوە نانە قەیناکە تۆ ڕایگرە ڕایگرە تاوە دلێرگیان وەرە دەی خوارد لەگەڵ دلێر کوڕێکە لە چاوی خۆیەوە سەیری دەوروبەر دەکات شەڕێکی لە چاودایە بابزانین چی ڕوودەدات بۆچ نەبووە؟ ناوەڵە مامۆستاگیان بەس ترتی خۆمیان بەدواتە ئەو کاتێککە پێم وت مەجای نەبوو لەبەر ئەوە مامۆستا توخوا مەڕۆ هەتایەت بە دوامە باشە ناڕۆم بەجد نیارم نەقسی هەتا لێرێت ناڕۆم قەلقمە بۆ ئەوەندە توانین بمێنیتەوە دەمینێم و کەمت نەبینە ناڕۆم ناڕۆم ئەمیش باش ئەو دێمە خوارێ باش مامۆستاگیان لەبەرەوەی دلێری برام تۆزێک دڵی پیسە لەبەرەوە دەزان شتە گۆڕینی ئەگە مامۆستای خۆ دایکە قوربان ماترسێتەوە چێ ئەو لە ڕێگایە وتی ڕایگرن ئێستایم سادێک حەزێ بچنە و سێدا بنیشین نا ئەتو چی؟ ئەتو چەکەیەکت خوشت چ ئینسانێکی خوشتی من سواری سارەی دەکەیت ها؟ مامۆستاوی چاوم بە چاوت دەکەوت کاکە مامۆستاکەمە بەخوا ناو سیارەی چاوم بە چاوی توش دەکەوتەوە ناو سیارەی یعنی مامۆستایی بووم یعنی ئەوە لە جیاتی چاکۆ پیاوەتیە هەی نەفرەت هەزار جەر لە قوڕی ئەوها باشە دلێر کورە دلێر کورە بەریدە کورە بەریدە دلێر بەریدە کورە چ دەبینمەوە چ دەبینی بابا کچەکەت دەوێت سەرمان شۆڕ بکە چۆن؟ باڵێ سەر شۆڕکردن دەوێت سەرمان شۆڕ بەریدە 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 وەرە لای چ بووە لۆ قسەی ناکەی چ بووە چ لۆ لێدەی چ بۆ بابا ئەمە چەند ساڵە حەلای کۆ دەکەینەوە شەڕەفی کۆ دەکەینەوە بە خۆمانە شەڕەف دەزانین بەس کچەکەت هەمووی ڕوان بابا بە چاوی خۆم دیتم لەگەر پیاوەتی بە سیارەی دەڕۆیشتن دەتوێ حیا شەرەف بڵێ دەتوێ حیا شەرەف بڵێ
قسەی بکە بەخوا باوکەوانیە ئەوە دەخۆی ئەوە شکەوراکات نەخۆمە شکر دانیشە تو کچم ڕاست بنێ لۆ قسەی ناکە قسەی بکە قسەی ناکاسە شۆڕە بابا تەلەفۆنم بۆ تۆ کرد داخرابوو ڕاستی من داخرابوو لۆ درێت بکرداوە بۆم کرد جای بێم وتی نایم بەدواتە یعنی ئەگەر ئەمە نەیلێدوت دەبی لەگەر پیاوی خەرکی بڕۆیەوە باوکە بەخوا مامۆستام بوو باوکە مامەستاد مامۆستای بووە کچێ ڕاست برێ کچێ دوای نە هەموو شتێک دەبێت باشە ئەگەر مامەستاد بوو دەفەرم تەلەفۆن لۆ بکە باش تەلەفۆنی بۆ بکەم دەبی سەلمێنە دەی مامۆستای چ بابا قسەی سەبر بگرە قسەی لەگەڵا بکەم ئەو جواب ناداتەوە دانیش 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 بابی کچم بەدەستی خۆم دەتووشم تێگەشتی تەلەفۆن لۆ بکە جارێکە تەلەفۆن لۆ بکەوە لێ بکەوە بابا بابی کوش یەک دەقە بابی کوش یەک دەقە باوکی شنیار بۆ ئەوەی دڵنیا بێت تەلەفۆنی بۆ ژمارەکە کرد. جەنابی کێی کچی من بە سیارەی هەردەگری بێتر بێت ها مامۆستا دارە ئیلاجی دەکەم مامۆستا گیان بە قوربانی چاوت بم بڕوا بکە مامۆستا زۆر داوای لێبردن دەکەم بڕوا بکە مامۆستا خەتا لەمەیە مامۆستا دێمە مارتان کورە پێرا و سەرسەر مامۆستا کورە مامۆستا ئای هاوار تووشی غەڵەتێکی زۆر گەورە بوونە مامۆستا گیان بەڕاستی مامۆستا قبولشم نەکەی هەردێمە ماڵتان دەریش بکەی هەردێم مامۆستا گیان دەتبینمەوە مامۆستا خواحافیز خواحافیز لۆ شەر بەزارت کردم بابا لۆ شەر بەزارت کردم لەبەر چاومون بە لەبەر چاومون بە ها دەتەوێت ئەو کچەش تووشی بەستە بابا قشی دازەوە عایلە تێکدا زمانە نەگەڕێت زمان نەگەڕێت قسەی نەکەی قسەی نەکەی بڕدەرێ بڕدەرێ کچی خۆم زۆر داوای لێبوون لە توش دەکەم ڕاستی تووشی غەڵەت بوو بە خۆشمەچ بکرد مامۆستا دارەی باشە لە خزمەتی دەبم زۆر سپاس بۆ مەلزەمەکانیش پێم گەیشت دەستت خۆش بێ ئەرێ ئەوە بیرم کەوتەوە خۆر گروپەکەی ئێمە ئێوە داوەتەکات قەیچێکە گەر ئێوە ئێمەش داوەتکەن ئەنجا فیلمێکی تازە هاتووەڵێن زۆر خۆشە حەز دەکەم ڕۆژێک دیاری بکەن و پێکەوە هەمومان بڕۆین سەیرکەین ئەوە قسە لەگەڵ کێ دەکەی هاوڕێکی زانکۆم بوو بۆ؟ پێنە موبایلە دەڵێم بیهێنە چییە؟ هەڕەمست گۆڕە بیکەوە بیکەوە فەرموو ئای
بەوە چێ دلێ ژنیار نیم تەماشاکە کوریا تەلەفۆن لە خوشتی من نەکەیەوە خوشتی من ناتە سینەما و فیلمە وچیانە لەگەڵ خوشک و داتی خۆت بڕۆ هەی بێ ئەخلاق بەسە لۆ ئازا و سینانی ها بابە لەگەڵ کوڕان قسەی دەکا درۆی دەکەی وەچی مەسەلەی مامۆستا دانێ ها بەسە کوڕم بەسە ئەتو چی لەمە دەوێت لۆژیان مەتێکدا بابا ئەتو ئەگەر هەتا صاحبی ئەو نوع فکرێبی ئەو کچەش حیا و شەرەفمان دەبا لە درۆی دەکەی وەچی مەسەلەی مامۆستا دانەی بابا لەبەر چاوە قسەی لەگەڵ کوڕی دیکە دەکا كرة راس ناكي كري من أتوداك اللي خفتي تومر دتي أمن شوكشي بس شلازي وعائلة تيك دا تلو دا كيلو دا تخيني ما تمزانە لە خۆت بەخێری کەم برو خۆم مەگرێ نازەم ئەو کوڕە بەچی چووە باو باپیریمە ئەوها نەبوو کچم ئەمە لە پشتم هیچ خەم مەخۆ زۆر قسەی لەگەر دەکەم هەتا ئەوش دێتەوە سەر ڕێ ڕاست هیچ دڵت تەنگ نەبێ لەگەر مامۆستا داراش قسەم کرد بەڕاستی ئەمە بە غەڵەت تێگەیشت بووین ئەتوو زۆر پاچی زۆر بەڕێزی بەس ئەمە داوای لێبردن لە توش دەکەی کچی خۆم بۆ مەسەلەی دلێریش بە خۆم دەهین بەسەر ڕێ ڕاست باشە درت تیز نەکە